لەو خۆشتر هەیە خوای گەورە پێت بفەرمی تۆ ڕاستەکەی. هەر ئەوەندەی ئینسان توانی وەڵامی مەلایکە بداتەوە سەلامی خوایان لەسەر بێت، دوای وەڵامدانەوە ترس و غەریبی و خەمباری نامێنێت، کۆتایی پێدێت. ئەمە یەکەم شەو ڕۆژی ناو قەبرە. ئەگەر یەکەم شەو ڕۆژمان خۆش بوو هەمووی خۆش دەبێت ئینشاءالله. یەکەم شەو ڕۆژمان ناخۆش بوو هەمووی بەدبەختی و نەهامەتی و عەزابە بێ. بۆیە زۆرێک لە خواناسان گریاون وتیانە بۆچی دەگرین؟ وتیانە بیری یەکەم شەو ڕۆژی ناو قەبر دەکەینەوە، چونکە ئەوە پەیوەستە بە هەموومانەوە. لەسەر لای ڕاست دەمان خەنە ناو گۆڕ و بەجێمان دەهێڵن، هیچ کەس فریاد ناکەین، هەتا پێت ئەکرێت لە خراپەکاری بە دوور بە. پشتیوان بەخوای گەورە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم دەفەرمێت لە حەدیثێکی صحیحە، هەر ئەوەندەی ئینسان جوابی مەلایکەی دایەوە لە هەر سێ پرسیارەکە ناجح بوو بە زمانێکی فەسیح و پارا وتی ئەڵڵا پەروەردگارمە، محەممەد پێغەمبەرمە صلی الله علیه وسلم ئیسلام دین و بەرنامەی ژیانم بوو. گۆڕەکەی بۆ فراوان دەکرێتەوە ئەوەندەی چاوی بڕ بکات، دڵخۆشە بێ. ئەو مردووە کە جوابی داوەتەوە لە ئیمتیحان پێی دەڵێن مەلایکە دەڵێن تۆ ناجاحەتت هێنا و سەرکەوتوو بووی، مزگەێنی بۆ تۆ. ئەمەندە دڵخۆشە چونکە دایان نیشاندۆ پرسیاری لێەکەن، دەڵێ خواوازم لێ بێنن مادەم خوای گەورە منی ڕزگار کرد لە عەذابی قەبر، توانیم وەڵامی ناو گۆڕ بدەمەوە ئەو سێ پرسیارە قورسە؟ خوا با بچم بڕۆمەوە بۆ دنیا بە کەسوکاری خۆم بڵێم خوا لە من خۆش بووە، با بڕۆم بە کەسوکاری خۆم بڵێم من ئیمتیحانم کرد و ناجح بووم، با بە کەسوکاری خۆم بڵێم خوا لە من ڕازیە. دەڵێن دانیش گەڕانەوە بۆ دنیا نییە، ئەو کاتە دڵخۆشە بێ. هێشتا خەڵکی تازە دەگەڕێتەوە لە گۆڕستان و بەڕێگاون، تۆ دەڵی با بگەڕێمەوە بۆ لای کەسوکاری خۆم مزگەنی خۆشیان پێ بدەم کە خوای گەورە منی ڕزگار کردووە. دەڵێن دانیش کەواتە مردن سەرەتای هەموو خۆشیەکانە، بەڵام بۆ کەسێک لە دنیادا خوای ناسی بێ، نەک دوای مانگی ڕەمەزان ئاگای لە خواپەرستی خواناسی نەمابێت، پێت خۆشە لە ناو گۆڕدا پێشەوەی خەڵکی بگەنە ماڵ دڵخۆش بی مزگەنی بەهەشتت پێ بدرێ، بەڵێ پێت خۆشە دەی بە کردەوە بیسەلمێنە، بە عیبادەتی خوا بیسەلمێنە، بەس بەوە نابێ بڵێ خوا غەفوور و ڕەحیمم بەهەشتیم تەواو، نا، ئەبێ هەوڵی بۆ بدەی. قیامەت پەیوەستە بە کردەوەکانتەوە پاش ڕەحمی خوای پەروەردگار. خوای گیان ئێمەش لەو کەسانە بگێڕی کە هەر دوای ئەوەی کە خەڵکی گەڕانەوە ئێمەیان بەجێهێڵا بەزەیان بە ئێمە دێتەوە، وەڵڵای ئەوەی ئیماندار بێ و جوابی مەلایکەی دابێتەوە بەزەیی پیانێتەوە، وەڵڵا ئەبێ ئاواتی پێ بخوازیت، چونکە دڵخۆشە دەڵێ با مزگەنی بە کەسوکاری خۆم بدەم. بەڵێ هەر ئەوەندەی ئینسان توانی جوابی مەلایکە بداتەوە لە ناو گۆڕدا لە یەکەم شەو ڕۆژی قەبردا، چیتر ڕوو ئەدات؟ خوای گەورە ڕێز و حرمەتێکی زۆرت لێ ئەگرێت. هێشتا خەڵکی نەگەڕاوەتەوە لە گۆڕستان، تۆیان بە خاک سپاردۆ فڵان کەس گوناحە مرد، ئەو کەسە گوناحەکە خوای خۆش نەبێ، ئەو کەسە گوناحە کە جوابی مەلایکە ناداتەوە لاڵ ئەبێ ئەڵێ نازانم ئەڵڵای چی پەروەردگار نازانم کێ پەروەردگاری من بوو، چونکە لە دنیادا ئامادە نەبوو سەجدەی بۆ بەرێ، لاڵ ئەبێ خوای گەورە بمان پارێزێ. خوا سابت نەکات، زمانە سابت نەکات، جێکی نەکات، کەس ناتوانێت فریاد بکەوێ. هەر ئەوەندەی جوابی مەلایکەت دایەوە خوای گەورە زمانمان فەسیح و پارا بکە یا ڕەب العالەمین. خوای گەورە لە ئاسمانەوە دەفەرمێت عەبدەکەی من ڕاستی کرد، ئەڵڵا پەروەردگارێتی ڕاستی کرد، محەممەد پێغەمبەرێتی صلی الله علیه وسلم ڕاستی کرد، ئیسلام دینێتی. پاداشتی ئەوەیە لە دنیادا ئەگەر ئینسانێک سەرۆکێک کەسێ زۆر ڕێزی لێ بگیرێ فەرشی بۆ ڕاخرێ، ئەمە فەرشی دنیایە، فەرشێکی هاکەزایی. بەڵام خوای گەورە دەفەرمێ عەبدەکەی من ڕاستی کرد، فەرشی لە بەهەشتەوە بۆ ڕاخن، فەرشی بەهەشتی بۆ ڕاخن، ئەبێ بەبان فەرشی بەهەشتا بڕوا، لەبان فەرشی بەهەشت بێ، ڕێز و حرمەتی لێ بگیرێ. ئەمە یەکەم شەو ڕۆژی ناو گۆڕە، پۆشاکی بەهەشت و حەریری لەبەرکەن و دەرگایەکیشی لە بەهەشتەوە بۆ بکەنەوە با بۆن و بەرامی بەهەشت و خۆشیەکانی بەهەشت بێ بەسەریدا، هەتا چاویشی بڕ بکە گۆڕەکەی بۆ گەورە دەبێتەوە. کەواتە یەکەم شەو ڕۆژی ناو گۆڕ بۆ ئیماندار زۆر خۆشە، چونکە هەر یەکەم ڕۆژ فەرشی بەهەشت بۆ ڕاخراوە، یەکەم سەعات جلوبەرگی بەهەشت لەبەر کراوە، یەکەم سەعات بۆن و خۆشیەکانی بەهەشت دێ بەسەرتا. ئەوە یەکەم شەو ڕۆژی ناو گۆڕە
کەواتە لە بیری مەکە خۆتی بۆ ئامادەکە بە عیبادەت و بە خواپەرستی. خۆشەکانی ناو گۆڕ بۆ ئەو کەسە نییە بەر دڵت دڵم پاکە و بەس دڵ حسابە، نوێژ ناکەم دڵم حسابە. ئەگەر تەنیا دڵە پیسەکەی تۆ حساب وایە خوای گەورە نوێژی لەسەر خەڵک فەرز ناکرد. ئەگەر دڵە خائیسەکەی تۆ حساب وایە خوای پەروەردگار ڕۆژ و عیبادەتی لەسەر خەڵک فەرز ناکرد. بەڵام ئەوە قسەی شەیطان و ئیبلیسە لە ڕۆژی قیامەتشە لەگەڵ ئیبلیسە حەشر دەکرێ. ئەگەر ئەوە بڵیت و من مەشروب بەخۆم و زینا ئەکەم و نوێژ ناکەم و خوا ناناسم و دڵم پاکە، دڵت خائیسە ژەنگاویە بۆ گەنە، بەهەر بڵی پاکە. ئەوە قسەی شەیطانە، تۆش قوتابی شەیطانی ئەگەر وا بڵێ. کەواتە خۆشە لەو خۆشتر هەیە خوای گەورە پێت بفەرمێ تۆ ڕاست دەکەی.